بنسبتي دۆزینەوەی سحر بەدەبە بەداخەوە دەڵێم هەندێک لە خەڵکان ئەمڕۆ فێر بوون بەدانانی دەبەیەک جا ئاوی زمزم بێ یان ئاوی ڕۆکێکراو بێ یان هەر بابەتێکی تر بێ لەسەر دەستیان دایانێن و ئاەتی لەسەر خوێنن گوایە سحرەکە دەبەکە بە هەر لایەکە کەوت کە لەسەر دەستی دایانێت گوایە ئەوە سحری تایە یاخودەوە سحرەکە دەرێنێ و بەتاڵیەکاتەوە کە ئەمە هیچ ئەسڵ ساسێکی نییە بەڕاستی لە شریعەتی خۆی پەروەردگار و پاشان لە کتابەکانی عولەمایانی زوو ئەوانەی کەڕاقی بوون بە هیچ شێوازێ ذیکر و باسی ئەم بابەتە نەکراوە کە دەرکردنی سحر بە دەبەیەکی ئاو کابرا لەسەر دەستی دایانی و ئەگەڕێ بەناو ماڵەکەیە بەناو ساحەیەکە بەناو شوێنێکە هەتا سحرەکەی بەدەربێنێ بەڵکو ئەمە طریقەیەکی تەجروبیە کە هەندێک لە ڕاقیەکانی سەردەمی خۆمان کردووانە کە سەرکەوتونە بۆ بەداخەوە و سحری چەنەها شێوازی هەیە چەنەها جۆری هەیە چەنەها بەشە بە پێی کەسەکان بە پێی جۆری سحرەکانە گۆڕێ بەڕاستی کە تەنها ئەوە کیفایەت نییە بۆ دۆزینەوەی سحرەکە بەڵکو بگرە ئەو ڕێگەیە زۆر دوورە لە شەرعیەوە و هیچ عولەمایەک تەصریح و صریح قسەی لەسەر نەکرۆ کە ئەمە شتێکی باش بێ و هەندێک کاتیش بێتە مای زەرر لێدان لە ماڵەکە و خستنە قەلاقی و ئەملاولاوە بۆ ئێمە بەداخەوە لەم خەڵکانێکی زۆر بەمە معجیب بوون لە سوشیال میدیا ئەمڕۆ کوردواری دەڵێ نان و پیازی پێوە دەخورێ بۆی ئاگادار بن بە هیچ شێوازێ ئەسڵ ساسی نییە ئەنی هەندێک جار کەسەکە خۆی جنی هەیە جن بەکارێنێ لە باڵیەتی لە دەستیایەتی بەڵکو دەبەکە گاتە هۆکارێک بۆ داپۆشینی ئەو جنەی کە لەناو خۆیان ئێمە یەقینمان هەیە برایان ئەمانە کۆمەڵی خەڵکن دەبەیەک ئاوە ئەخاتە سەردەسی باشە ئەخاتە سەردەسی دوای خۆی ئاوا دەسی لارەکاتەوە ئەکەوێ بەولایە ئەگەر ئاوا داینی ئەم دەبێ هەتا ڕۆژی قیامەت هیچی لێ نایە بەڵام خەڵک یعنی تۆ چۆن ئەم خەڵکە تێگەیەنی ئەم خەڵکە بە من و تۆ حاڵی نابن براشرینەکەم برا ئەهلی باتڵ جەماعەتیان زۆرە جمهوریان زۆرە کاکە ئێستا ئەوەی گۆرانی بێژ و کچە مۆدیێل و خەڵکی خراپ جمهوریان هەیە کاکە جەنابەت کە بە عەمامە و بە ڕیشێکەوە هاتیتە خزمەتی خەڵکەکەی ئەوەنە خەڵک گوێ لە تۆ ناگرێت برا جوانەکەم حەزەکەی ئێستا کچە مۆدیێلێک لە سناپەکەیەوە بڵێ پیازی سوور بن لە دەم و چاوتان زیبکە و پەڵە و ئەو شتانە نایەڵێت دەی بزانە بەیانی لە بازار کیلۆی پیازە بێ بەچەند باشە قوربانگیان بڵێ کولەکە بیکوڵێنە دوای ئەوە ساردی کەرەوە بیدە لە تەوقی سەرت قژە هێنێتەوە بزانە بەیانی کیلۆی کولەکە بێ بەچەند کە 7 کیلۆ 16 کیلۆ بە هەزار بوو یعنی ئەم خەڵکە قوربانگیان عەقلی لەگەڵ ڕێزمە زۆرینە باسەکەم عەقلی لە چاویایەتی چونکە یعنی تااقەتی خوێندنەوەی نییە تااقەتی ڕاستیەکانی نییە بە دوای ڕاستیەکانە بگەڕێ ئیتر لە هەر شوێنێکەوە با هات ئەم شەنەکە لە هەر شوێنێکەوە قسەیەکرا ئەم دوای ئەکەوێت کاکەمە غەڵەتە زۆر غەڵەتە زۆر غەڵەتە یعنی ماوەیە یانەوە کلێنز بخۆی زەعیف دەکات برا ماوەیە خەریب و دووسێ کەسەر خەریب و بمرن بە عەمەلیات کلێنسیان لە ناو مەعیدەیانە دەرکرد ئەم خەڵکە لەبەر ئەوەی کەوا ئیسلامەکە وەکو خۆی ناخوێنێتەوە بە دوای حەقیقەتان ناگەڕێت و زۆر خۆش یعنی چۆن خۆش باوڕیشە ئەوەنەش بە دوای دنیاوەیە بۆ زیبکەی ئامادەیە دوو لە ڕووی جەنابتان پیسایی حوشتر بەکاربێنێ بە زیبکەکەی نەمێنێت وەڵی بڵێ میزی سەگ باشە بۆی دەموچاوتی پێ سافکەی میزی سەگ بەکارەهێنێت پەرژینێکی زۆر قایم بێ لە ڕووتان بێ ئەوەی بگەڕێتەوە بزانێ ئایا ئەم شتەی من ئەیکەم دروستە لە ڕووی شەرعەوە لە ڕووی زانستیەوە ئایا ئەمە شتێکی پشڕاستکراوە یان نە ئەم هەر دوای ئەکەوێت ئیتیباع السەوادی ضالون با بە دوای ڕەشایی بکەوی ئەمە گومڕاییە دوای زۆرینە بکەوی گومڕاییە بۆی براگیان بەخوا حەزەکەی من و تۆ تا 100 ساڵی ترەگە خواتە من با بە خەڵکەڕین کاکە خەڵکی نەمەڕۆن بۆ لای شێخ و مەلە کاکە مەڕۆن بۆ لای ئەم جادوگەرانە خەڵک بە قسەت ناکا بە تایبەتی ژن ئەوەی کە لە کەلەی سەریایەتی هەر ئەوەیە هەر ئەوەی تر تەواو هیچ کەسێک ناتوانێت ئەوە لە دل وەکو وەرەمی سەرەتان وایە مەگەر ئەو کاتی بمرێ لە مێشکا دەرچێت لە مێشکا دەر ناچێت تەواو یعنی ماوەی گیان و زەردەچەوە بۆ دەموچاو باشە کە باوەڕت هەبێت چەنەها پیا و داماوە تا بەیانی یعنی ئەم ژنەی زەردەچەوەی لە دەموچاوی ئەدا بۆی بەیانی هەڵسێ دەموچاوی بشۆری و دەموچایەکی جوانی هەبێت باشە یعنی وای لێ هاتە بوو زەردەچەوە خەریب و گران بێت خەمە چ عەقڵێتیە کە بەڕاستی تۆمە لەکوێ وەرت گرت لەو یوتیوبەیە ئەنواع خەڵتا هێنن باشە ماستێکەڵکە لەگەڵ نیشاستەیە ئەجا تۆزێ شەکری تێکە تۆزێ هەنگوینی تێکە تۆزێ نازانم سپیاوی هێلکەی تێ بکە ئەجا بیکە ناو سەلاجەوەکەی سەر بوو با دەموچاوت توێژە لە دەموچاوت بدا با نیو سەعات پێوە بێ دوای نیو سەعاتەکە دەموچاوت وەکو مانگی لێتێت وەڵڵا حاشاکەل وەکە لاوانیە بەخوا دەموچاوی ڕەش بێت بە هیچ دەرمانی سپی نابێتەوە
دەموچایەکیش سپی بێخوا ئاوا سپی بەسپێتی دروستی کرد بێ بەخوا هەر بەسپێتی مێنیتەوە. ئەخە کاکە ئەو ئەفریقیایە ئەبینین ئەوانە زۆربیان ڕەش پێستن وەرە هەچی دا و دەرمان هەیە بۆیان بەکار بێ نەبزانە سپێ بنەوە سپی نابنەوە کاکە گیان. یعنی ئێستا من عجیبم یێت یعنی هەنێ شت هەیە من بۆیە ئەمەیە باسی کەم یاری زانە مەشهورەکان باشە ئەمانە یعنی کۆمەڵی عیب و عاریان هەیە ئەگە ئێمە نایی بنین عیب و عار کە لە ئەسڵا عیب و عار نییە خۆی پروەردگار ئێمەی بە شێوازێ دروست کردووە بۆ ئەوەی هەموو خەڵک جیاواز بێ لە یەکتری. دەی بۆچی ئەوان ناچن دەستکاری خۆیان بکەن ئەم کوردە نەکبەتەی خۆمان 4 دینار بێتە دەستیەوە ئەڕوا تەجمیلاتی بۆ دەموچایی خۆیەکات ژنی وا هەیە دەموفڵقی وا لێ کردووە خۆ ئاگای لێ بە کەڵکی هیچ نەماوە باشە نە بە کەڵکی ئەوە دێ نانخوا نە بە کەڵکی ئەوە بێ ئاوخوا نە بە کەڵکی ئەوە بێ کاکە هاوسەرگیری بکە هەروەکو سۆنە و مراوی لێ هاتووەکو قازی لێ هاتووە داماوە دەمولچی هاتووەتە پێشەوە دەمودانی نازانم چی لێ کردووە یاخەمە بە کەڵکی ئەوە نایە بیکەی بە خێزانی خۆت بە کەڵکی ئەوە نایە پەروەردەی مناڵ بدەیتە دەست ئەمەوە ئەم کوردەی ئێمە بەس دوای جوانی کەوتووە ئیتر بە هەر شێوازێ بێ 2 سانتیم لە باڵای زیادکە بە هەر شێواز بێ دەموچاوی خڕکە سنگی بەرزەوە کات دەستکاری دەموچایی بکات بڕۆ بزانە سنتەرەکانی تەجمیل بەرناکەون دکتۆرەکانی تەجمیل بەرناکەون کاکە گیان وەڵی داهاتی ئەوان زۆر خەیاڵیە زۆر خەیاڵیە هەمووشی ئەو کوردە نەگوەتەیە کە پارەی پێ نییە کە بێموچە کراوە هەر تۆزیە پارەی بێتە دەستیەوە بە گیرفانەوە ئیتر یا ئەیدا بە سپیکەرەوەیە یا ئەیدا بە شیکەرەوەیە شێدار ئەوەی شێداری پێڵن یا ئەیدا بە مەڵحەمی یا ئەیدا بە لوتیا ئەیدا بە چەناگە و لچە الحاصل ینی بە تایبەت ئەوانی کە مێردیان هێدا بەخوا ینی من خەڵکی وا هاتوو مامۆستا تەسەور ناکەی باشە تەسەور ناکەی کە یعنی بەخوا لە ڕوون نایە خواگای لێوتی مامۆساییان من نیم باشە ئەمیش ئەڵێ من سلیکۆن ئەەکەمە سمتمەوە دوو لە ڕووی جەنابتان شەرمەکەم کە ئەم قسەیە گەڕنەوە باشە سلیکۆنی تێ ئەەکەم داوای سیوسێ وەرەقەم لێ ئەکات لەگەڵ دکتۆرەکە شاقسەم کردووەڵێ ئەوە ئاخر سعرەتی هیچ بەمڕبەن لێ بەی دابەزینی تیانە مامۆساییان وەرە قەنەعەتی پێ بکە با تەنازول کات ئەمە نەکات من پارەم نییە لەم کاتەیە وڵای خۆ ئاگای لێ نەمزانین چی بێ بڵێوتم براکەم تۆ پیایی ئەلحەمدولیلا لەخوا بەزیابێ بەس بیرت لەوە کردووەتەوە ئەم ژنە بۆچی ئەماکات تۆ بە ژنەکەی خۆ ڕازیت ئەروەڵا مامۆسا ڕازی ئەی باشە تۆ بیر ناکەیتەوە ئەمە بۆچی ئەماکات کاتێک کە ئەمە سلیکۆن ئەکاتە سمتیە و سمتی بەرزەکاتەوە گەورەیەکاتەوە دەیکەواتە ئەمە ئیشی پێێتی ئەمە بۆ پیاوی خەڵکە دەی تۆ چی لەو کۆمەڵگایەکەی کاکە گیان وای لێ هاتووە چی لەواکەی کە حیا و حورمەت ئاواباری کردووە ئیتر مامۆسای بەڕێز لەو قسەی جەنابتەوە یعنی مەبەستم ئەوەیە تۆ حتا بەیانی بڵێ کاکە ساحر خراپە و پێی کافر ئەبی و ئەم دەبانە ئەمی درۆیە ئەمانە کابرا بەسەری ژان کاڵێ بەخوا بم بە بۆ لای مامە شێخ مامۆسا فڵان نەم بەی بۆ لای ئەمرم بەخوا خۆمە کوژم نەم بە ئێم پیاوەش ئەیبات پارەشیە داتی و معەزەز مکەڕم حرەسیاتیشی ئەگرێ هەتاکو ژنەکەی فەحس و فحوساتی خۆی تەواوەکە لای کاکە شێخ بەڵێ وەڵاخوازە بە مامۆسایان زۆر ڕاستە زۆر تەواوە ئەترێ مەشتەبان خۆ ڕاست فەرمی خەڵک بێتە بێ لە شەرع لە دین دوورەکەوێت و بەڵام وما على الرسول للبلاغ ئێمەش تەنها گەیاندنمان لەسەر و خۆی پەروەردگار ئەجر و پاداشمان بدات و ئینشاءالله في الدنيا والآخرة وأخوة سربرزي دنيا وقيامة بن قربان